سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە گەشتیاوڵەکانی سەر لەبیانی ڕۆژی دووشەممە 23 گەلاوێژ 1402 لە خزمەتانداین. سەرەتا سەردیێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، کۆبوونەوەی کەمەندامان لە کرماشان و چەند شاری ئێران، پەیمان نوێکردنەوەی دادخوازانی کامیاران و سنە لەگەڵ ئاواتی گیانبەختکردوان، بەڕێوەچوونی مەراسمی پرسەی ئەرسەلان ڕەسووڵی لە شاری سەردەشت، بانکێشت و دەست بەسەرکرانی 12 هاوڵاتی لە ئیلام، کۆبوونەوەی خانەنشینکراوانی فولاد لە زەنجان و ئیسفەهان، ئێرشی چەکداری بۆ سەر حرەمی شاچراغ لە شاری شیراز و ئاشکرابوونی گەندەڵی جنسی ئاخوندێک لە مزگەوتێکی تاران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێژ خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران دژ بە خراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، ئەحواز، شوش، شوشتەر، کەرخە و ڕەشت دژ بە خراپی دۆخی مەعیشەت لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە. خانەنشینکراوان بە وتنەوەی دروشمەکانی خواستەکانمان مەعیشەت و دەرمان، نەوادەمان دەوێت نەکایە، نیازمان هاوسان سازیە، دەوڵەتی وەرشکەستە نەیاری بازنشەستە، نەمەجلس و نەدەوڵەت نین بە فکری ملەت، دەوڵەت خیانەت دەکات، مەجلس حمایەت دەکات و تەنیا لەسەر شەقام دەگەین بە خواستەکانمانیان بەرز کردەوە و خوازیاری جێبەجێکرانی داخوازیەکانیان بوو. کۆبوونەوەی کەمەندامان لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێژ کەمەندامانی کرماشان و چەند شاری دیکەی ئێران لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی مادەی 27 یاسای خاوەن پێداویستیە تایبەتەکان کۆبوونەوە. بە پێی مادەی 27 یاسای خاوەن پێداویستیە تایبەتەکان، دەوڵەت بڕیار بوو بۆ ماوەی 5 ساڵ یارمەتی ماڵی کەمەندامانی بێداهات و خاوەن پێداویستی تایبەت بدات، بەڵام هێشتا بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و ئیبراهیم ڕەیسی بودجەی کەمەندامانی لە لایحەی بودجەی 1402 وەلانە. ڕۆژی یەکشەممە کەمەندامانی کرماشان، ئەردەبیل و تاران دەژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەت کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوو. پەیمان نوێکردنەوەی دادخوازانی کامیاران و سنە لەگەڵ ئاواتی گیانبەختکردووان. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێژ بنەماڵەی هەمیشە زیندوان فواد محەممەدی لە کامیاران و داریوش حەلیزادە لە شاری سنە بە کۆبوونەوە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێکردەوە. هاوکات لەگەڵ نزیک بوونەوە بە یەکەم ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە بنەماڵەی دادخوازان لە سەرانسەری کوردستان و ئێران بە کۆبوونەوە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان، وێڕای ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ دەکەنەوە. ڕۆژی یەکشەممە ژیوان و سۆهەیلا کچوو هاوشینی هەمیشە زیندوو فواد محەممەدی بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە سرودی بێلاچاویان خوێندەوە. هەروەها باوکی هەمیشە زیندوو داریوش عەلیزادە لە گرتە ڤیددیۆیەکدا ناڕزایەتی خۆی لە ئاسەرکوتی دڕندانەی ڕژیم نیشاندا و ڕایگەیاند تا بکوژانی کوڕەکەم محاکەمە نەکرێن، واز لە دادخایینان. ڕێوچوونی مەراسمی پرسەی ئەرسەلان ڕەسووڵی لە شاری سەردەشت. ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێژ مەراسمی ناشتنی تەرمی ئەرسەلان ڕەسووڵی کۆڵبەری گیانبەختکردووی خەڵکی شاری سەردەشت بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. ئەرسەلان ڕەسووڵی تەمەن 29 ساڵ و خەڵکی گوندی نەڵاسی سەر بە شاری سەردەشت ڕۆژی یەکشەممە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانا گیانی بەخت کرد. ئێوارەی هەمان ڕۆژ مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دروش دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. بانکێشت و دەست بەسەرکرانی 12 هاوڵاتی لە ئیلام.
ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێش 12 شارۆمەندی خەڵکی شارەکانی ئاودانان و دەڕەشاری سەر بە پارێزگای ئیلام لەلایەن دادگوستەری دێهلۆرانەوە بانگ هێشت و دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 12 هاوڵاتی خەڵکی دەڕەشار و ئاودانان بە ناوەکانی وەحید چاوەڕوان، سەفورا مەلەکی، عەزیم یادگاری، حسین باپیروەند، سەعدوڵڵا ئاینی، فەرشاد ئاینی، دکتۆر بەختیار محەممەدزادە، ناسر ڕەزایی، نەعیم ڕەیسی، سەعید جەمشیدی، محەممەد دانیالی و محەممەد حسین حاسلی لەلایەن دادگوستەری دێهلۆرانەوە بانگ هێشت و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی ئیلام کران. شایانی باسە کە وەحید چاوەڕان و محەممەد حسین ئەسلی دوو ناڕازی بەندکراو لە گرتوخانەی ئیلام هاوکات لەگەڵ ئەو 12 کەسە بانگ هێشت و لێپرسینەوەیان لێکراوە. بەردەوامی ئاگری دارستانەکانی سەردەشت و بانە. بەپێی راپۆرتی هاونیشتیمانیان ئاگری دارستانەکانی سلێمانبەگی بانە و دارستانەکانی سەردەشت هێشتا بەردەوامە و هەوڵی ژینگە پارێزان بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە درێژەی هەیە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ دارستان و لە وەرگەکانی ناوچەی سلێمانبەگی بانە لەلایەن چەند کەسێکی بەکرێی گیراوی ڕژیمەوە سووتێنراوە و ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن. هەروەها لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 100 هێکتار لە جەنگەڵەکانی سەردەشت لە ئاگردا سوتاون و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ دامرکانەوەی ئاگرەکە لە ئاکام بووە. دوورخستنەوەی دوو معلمی خەڵکی ئاودانان لە ئەرکەکانیان. ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێش دوو معلمی دیکەی خەڵکی ئاودانانی ئیلام بە ناوەکانی عەلیڕەزا هیممەتی و محەممەد عەلی پورسەردار لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرش لە ئەرکەکانیان دوورخراونەتەوە. گۆشاری ناوەندە ئەمنیەتیەکان لە دژی معلمانی ئاودانان زیادی کردووە و لەم دوایانەشدا دوو مامۆستای دیکە بە ناوەکانی عەلیڕەزا هیممەتی و محەممەد عەلی پورسەردار لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرشی ئێلام حکمی دابەزاندنی پلە و دوورخستنەوە لە ئەرکیان بەسەردا سەپێنراوە. لا چەند ڕۆژی ڕابردووشدا حکمێکی هاوشێوە لەلایەن ئەو ناوەندەوە بۆ ڕەحیم دانیالی مامۆستایەکی دیکەی ئەم شارە دەرچووە. هەروەها لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دوو مامۆستای دیکە بە ناوەکانی ئەحمەد عەلیزادە و یاعقوب محەممەدی بە دابەزاندنی دووپلەی خزمەت و کەمکردنەوەی ئیمتیازات سزادراوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فولات لە زەنجان و ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێش خانەنشینکراوانی سەنعەتی فولات لە شارەکانی زەنجان و ئیسفەهان لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی سندوقی فولادی ئەلبورزی غەربی لە زەنجان و سندوقی خانەنشینی کرێکارانی فولادی ئیسفەهان دژ بە خراپی دۆخی ژیان کۆبوونەوە. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. هێرشی چەکداری بۆ سەر حرەمی شاح چراغ لە شیراز. ئێوارەی ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێش دوو چەکدار هێرشیان کردە سەر هێزەکانی پاراستنی حرەمی شاچراغی شیراز و دوو کەسیان کوشت و دوو کەسی دیکەشیان بریندار کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی ئێران هێرشبەرەکان دوو کەس بوون و ویستویانە بشتنە نێو مەحوەتەی حرەمی شاچراغی شیراز کە لەلایەن هێزەکانی پاراستنی ئەو ناوەندە مەسەبیە بەرپەرش دراونەتەوە. کاتێک شەڕ و پێکدادان هاتۆتە ئاراوە دوو کەس لە هێزەکانی ڕژیم کوژراون و دوو کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی کارناسانی سیاسی لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم دەیانەوێت بۆ جارێکی دیکە سەناریۆ سازی بکەن و ڕێگە بە سەرهەڵدانی خەڵک بگرن. ئاشکرابوونی گەندەڵی جنسی ئاخوندێک لە مزگەوتێکی تاران. لە ڕۆژانی ڕابردوودا ئاخوندێک لە یەکێک لە مزگەوتەکانی ڕۆژهەڵاتی تاران
لە کاتی دەستڕێژیکردن بۆ سەر چەند ژن و منداڵ دەست بەسەر کرا و فیلمەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی زۆری بەدووە خۆیداهێنا. بە پێی زانیاریەکان ئەو ئاخوندە کە ساڵی 1970 هەتاویش سەبارەت بە دەستڕێژی بۆ سەر مێرمنداڵێکی تەمەەن 14 ساڵ سکاڵای لەسەر تۆمار کرابوو، ئەم جارە لە کاتی دەستڕێژیکردن بۆ سەر چەند ژن و منداڵ لە نێو مزگەوتێک لە ڕۆژهەڵاتی تاران دەست بەسەر کراوە. ئەو جۆرەکە لە فیلمەکەدا دەرکەوتووە خەڵک ڕوو بەو جنایەتکارە دەڵێن لێرە بچۆ دەرەوە، دەزانین ئیتلاعاتی سوپای پاسداران پشتیوانی لێ دەکات. دەست بەسەرکردنی 5 کەس بەهۆی سازکردنی فیلم لەسەر حیجابی ئیجباری. میدیاکانی ڕژیم ڕۆژەی یەکشەممە 22 مانگی گەلاوێش هەواڵی دەست بەسەرکردنی 5 کەسیان لە پارێزگای مازندران بڵاو کردەوە کە لە ئینستاگرامدا گاڵتەیان بە حیجابی ئیجباری کردبوو. بە پێی زانیاریەکان ئەو شوێنانەی فیلمەکانیان تێدا ساز کراوە بریتین لە ئارایشگای ژنانە و کلوپی وەرشی. بە پێی ئەو راپۆرتە ئەو ئارایشگا و کلوپا وەرشیانە پلۆم کراون و 5 کەس لە پەیوەندی لەگەڵ سازکردنی فیلمەکان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگەزراون. دوا هەواڵ کۆبوونەوەی ئێرانیانی تاراوگا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 22 مانگی گەلاوێش ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتی هۆلەند، ئاڵمان و بریتانیا دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە، ئێرانیانی ئازادی خواز بە کۆبوونەوە لە شارەکانی ئامستردام، هامبورگ، برلین و لەندەن وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیان خوازیاری دانانی سوپای پاسداران لە لیستی تێرۆریزمی نێودەوڵەتی و پشتیوانی کۆمەڵگای جیهانی لە خەڵکی ڕاپەڕیوی ئێران بوو. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست، گەشتیاوەڵەکانی سەرلەبایانیتان پێشکەش کرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.